ڕۆژانە دەستگای میدیای کورسات ستافی خۆی لە فستیڤالەکە داناوە بۆ زانیاری زیاتر گەیاندن بە بینەرانی خۆشەویست لە پرۆگرامی کورسات مەگەزین دەتوان بینەر بن لە پرۆگرامەکە ڕاستەوخۆ هەموو شەوێک هەموو ئێوارێک وەرەگیرێت و زانیاری لەسەر نمایشی فیلمەکانی ئەو ڕۆژە وەرەگرن. لەگەڵتان بەردەوامە بم ئەچمە لایەکی تر لە بابەتەکانمان هیچێک لەو کەسانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانی مژبە هەمان شەو و فیچەرێکی کورتی لەسەرکراوە ئیبراهیم عەلیپور کە هیچێکە لەو کەسانی بە پایسکیلێکەوە زیاتر لە 39 وڵات گەڕاوە و خولیای ئەم بۆ کاری فۆتۆگرافیەوە و گەڕانەکانیشی بۆ ئەوەیە کە وێنەی جوان و سەرنجڕاکێش لە چای کامێرەکانی خۆیەوە تەواو واقع بجۆزێتەوە بۆ خەڵکی و لە ڕێگای کردنەوەی پێشنگاکانی و بەشداریکردنی لە پێشنگانی و دەوڵەتەکانی گیانیشان ناو ناوبانگێکی گەوری بۆ خۆی دروست کردووە. ئەم خۆی خەڵکی بانەیە و براوی باوەڕ پێکراوترین فستیڤاڵی هەواڵی وێنەگری جیهانیە. فستیڤاڵی وێنەی ساڵی دنیا لە ژێرناوی Picture of the Year کۆنتری فستیڤاڵی وێنەی هەواڵی دنیاە کە هەموو ساڵێک لە ئەمریکا بەڕێوەچێت توانیوێتی ئەم ساڵ ئەو خەڵاتە بەدەست بێنێت و ناوبانگێکی گەورە بۆ خۆی پەیدا بکات. ئەم ساڵ 78مین ئەو خولی ئەو فستیڤاڵە بۆ کە توانیوێتی بەشداری تێدا بکە و خەڵات بەرێ. ئیبراهیم عەلیپور توانێت لە بەشی ژیانی وەرزشی خەڵاتی بەرزی ئەم فستیڤاڵە بەدەستبێنێت. جێگەی باسەکە لە لیستی براوەکانی پێشووی ئەم فستیڤاڵە نێوی وێنەگرانی بەناوبانگی وەکو ئێستیڤ مەکگۆری و جەیمز نەجیڤی و ئێدی ئادامزی تێدا بووە کە ئەمیش هاوشان بۆ لەگەڵ ئەوانە و خەڵاتی بەدەستێناوە. خاوەنی نازناوی هونەرمەندی نێونەتەوی لەلایەن ڕێکخراوی جیهانی وێنەگرانەوە و بڕوانامەی ئافیاپی هونەرمەندی ئیبراهیم عەلیپورە و ئەندامی بەردەوامی ڕێکخراوی نێونەتەوی وێنەگرانی جیهانیە FIAP و هەروەها ئەندامی سەرەکی ئەنجومەنی وێنەگرانی ئێرانە. ئەم لە ڕێگای ئەو پێشنگایانەوە ئەو ناوبانگانی کە هەیەی باڵێن پێگەیکی باشی بۆ خۆی دروست کردووە. راپۆرتێک یا فیچەرێکی کورتی لەسەر ئامادە کراوە هەمان پێکەوە بینی زانیاری زیاتریە لەسەر کارەکانی خۆی. ئیبراهیم عەلیپورم خەڵکی شاری بانە زیاتر لە 10 ساڵە خەریکی کاری وێنەگریم چون پێویستی کاری وێنەگری سەفەرە لەم 10 ساڵەیە دایمە لە سەفەرا بووم زیاتر لە 39 وڵاتی دنیا گەڕاوم بۆ کاری وێنەگری خۆم گەیاندۆتە سوژەکانم و عکاسیم لێ کردوون. ئەلانیش بەردەوام هەر لە سەفەرام و تەواوی ژیانم سەفەر و وێنەگریە. لەو 39 وڵاتی کە گەڕاوە هەندێکیان بە پاسکیل بووە ینی بەشێکی زۆری ئەوانەی کە پرۆژەکانم پێویستیان بۆ کە لە نزیکەوانێ لەگەڵ خەڵک پەیوەندیم ببێت ئەوانە بە پاسکیل چووم چون ئەو فرسەتت پێە پاسکیل کە لە نزیکەوانەی خەڵکەکە ببینی خەڵک پەیوەندی زۆ باشتر لەگەڵ تۆ و ئەو دیوارێک هەیە کە هەمیشە لە بینی ئەو کەسانی کە ئەگەڕێن بەتایبەت بە کۆڵە پشتی یا بە ئۆتۆبوس یا بە ماشین باوانە ئەگەڕێن ئەو دیوارە لە سەفەر بە پاسکیلان نییە ینی خەڵک تۆ کەسێک وەکو خۆیان ئەبینن بۆیە پەیوەندیەکان زۆر ڕاحەت دروست دەبێت زۆ خۆش دروست دەبێت و ئەوە بۆ من ئەو دەرفەتەی پێدام کە وێنەگریەکی باش بکەم. ئەو وڵاتانەی کەش کە پرۆژە ئەکاسیەکانم و پێویستی بەوە نەبوو کە زۆ لە نزیکەوانێ بە سرعەتێکی کەمەوانە پەیوەندی لەگەڵ خەڵکا بم ئەوانە بە شێوەکانی کە چوون بۆ سەفەر و کارە پرۆژەکانی ئەکاسیم بەڕێوە بردووە. سەفەر بە پاسکیل هەندێک باشی هەیە کە بەڕاستی منە و شێوانێکی سەفەریشم تاقی کردوتەوانە هیچیان نیانە
یەکێکەوەی کە سرعەتی نە ئەوەندە زۆرە کە تۆ شتەکان نەبینی نە ئەوەندە کەمە کە کاتە زۆزە بە فیرۆ بڕوانی سرعەتێکی نۆرمال و زۆزە باشی هەیە کە بە تایبەت بۆ وێنەگر ئیتر کە ئینسان وێنەگریش نەبێت کە بازم ئەو سەفەرە ئەو سرعەتێکی زۆر قابلی قبوڵە بەڵام هەندێک بە قەول سەختیشی هەیە بەڕاستی ینی ڕێگا ڕای وایە زۆ سەختە بێتەوانێ ڕایواایە هەروەکو جۆرە ئەمڕۆ دیمان باران تەرزە ینی هەندێک شت پێش دێت کە لە سەفەکانی کایە زۆ کەمترە من بۆم پێشاتووە کە شەو لە ناو ڕێگا مامەوانێ بۆم پێشاتوە دووجار تاالان دوو پشک پێوە یاوم مالاریام گرتووە هەمووانە و سەختیانی هەیە بەڵام لە ئەوەزە خۆشیەکیشی هەیە کە بەڕاستی هیچ جۆرە سەفرێک نایە بە من ئەوەی کە هەرە و دەرفەتەم پێدات کە زۆر بێ دیوار ینی بێواستە لەگەڵ خەڵک پەیوەندی بگرم هەرەوەی کە لە ناو سەفرە چون کاتێک کە بە پاسکی سەفەرەکەی دەرفەتێک کە بیر بکەیوانێ ینی لە سەرەتای ژیانی خۆتەوانێت تۆ کاتت هەیە ناو ڕێگاکانە بیر بکەیوانێ تا ئەو ڕۆژەی کە گەشتی ئەو شوێنی سەفەرەکەت بۆیە بەڕاستی بۆ من پاسکیل باشترین ئایتیمێک بوو کە ئەم توانی سەفەری پێوە بکەم.